دەچمە لای بەڕێز دکتۆر دڵشاد دڵوەندی مامۆستای زانکۆ و پسپۆڕی دارایی کە لە کەلارەوە میوانداریمان کردو و دەبینارێک بۆی قسە لەسەر بوجە بکەین. دکتۆر زۆر بەخێر بی. زۆر سپاس دەکەم. سڵاو لە تۆ و لە بینەرانی. زۆر سپاس. سەرەتا ئەمەوێ وەکو دەستپێکی گفتوگۆکەمان ئەو بەرچاوڕوونیەمان بیتێ بوونی یاسای بوجە تا چەند گرنگە و ئایا ئەم گرنگیە یاسای بوجە ئەوەندە زۆرەکە دەبوایە حکوومەت هێرێمی کوردستان بە یاسای بوجە و هەموو خەرجی و داهاتەی بکردایەکە من بۆ بینەرانم باس کرد؟ دەستخۆشی دیەکەم کاکە پشتیوان بەڕاستی نووساوە گوێ لە جەناب تەگرم و لەو راپۆرتانە ئەوە هەموو شیکردنەوە و ئەو هەموو ژمارانەی کە بڵاوت کردەوە هەمووی خۆی دەگیری لە خەرجی و داهات و بەڵام ئەوە ناچێتە قاڵبی یاسای بوجە توانین بڵێن ئەمە راپۆرتێکی داراییە بۆ ڕوونکردنەوە بەڕایکی گشتیە. ئەوە قەت ناگاتە ئەوەی کە تۆ یاسایەکی گشتیت هەبێ. بۆ ئەوەی باسی گرنگی یاسای بوجە بکەین دەبێ بگڕێنەوە بۆ دستور. بزانم دستور چۆن باسی یاسای بوجەی کردووە. ئەگە بڕۆینە مادەی 59 لە دستور دوو بڕگەیتیایە زۆر تاکی دەکاتە سەر بوجە کە بڕگەی یەکەمیان بریتە لەوەی کە ئەنجومەنی وەزیران بەرپرسە لەوەی کە پێشکەشی پرۆژە یاسا لەگەڵ حساباتی ختامی پێشکەشی پەرلەمان بکە و بڕگەی دووەمیش پەرلەمان بەرپرسە لەوەی کە مناقەلە لە نێوان بابەتەکان بکە و بوجە کەم بکاتەوە و پێشنیاری زیادکردنی بکە چونکە حاڵەتی پێشنیار دەسەڵاتی ئەوەی نییە بێدەبی بگەڕێنەوە بۆ حکوومەت و لە کۆتاییە پەسەندی بکە. ئەمە هێڵە گشتیەکانی بوجە بوون. ئەمە هێڵە گشتیەکانیە بەڵام شێوازی جێبەجێکردنەکەی بە یاسایەکی تر دیاریەکات چۆنێتی ئەو پرۆژە یاسا ئامادەکرێ و چۆنێتی پەسەند دەکرێت پەرلەمان. ئەویش یاسای ژمارە 6 2019 کە پێڵێن قانون ئیداری مالی دەوڵەت. ئەوە وردەکاریەکانی تایە هەرچەنەوە علاقەیە لە بینی دستور و ئەو یاسایە علاقەیەکی تەواوکەرە بە عەرەبی پێڵێن تەکاملی بەڵام بەڕاستی چارەسەری هەندی کێشەی نەکردووە بۆشایی یاساییش لە نێوانیان دروست بووە بۆنەوەی تا ئێستا نەیتوانیەوە کێشانەی بە نێوان هەرێمی کوردستان و بەغا حەل بکە و لە کاتێکی ترە باسی سنەوەی موازنە ئەکرێ چونکە هەندێ یاسایانە ئاسان لەگەڵ ئەوە نین ئەڵێن کە باسی سنەوەی موازنە ئەکرێ بۆچی یاسای 3 ساڵە پێچوانەی دستورە. من هەم پرسیارم لەسەر پەیوەندەکانی هەرێمی کوردستان و عێراق لە سایی بوجەدا دەبێ و هەم باسێکی یاسا 3 ساڵەکە کەین ئەمە ئیبداعە تا چەند گرنگ بوو. بەڵام سەرەتا ئەمەوێ هەر لەو پرسیار بمێنینەوە گرنگی یاسای بوجە بۆ هەر حکوومەتێک کە بەڕێزێ بەڕێی دەستوریشەوە ئاماژەت بۆ گرنگیە کرد کە یاسای بوجە بەرچاوڕوونیە بۆ حکوومەت. هەرێمی کوردستان لە ساڵی 2013 یاسای بوجەیە بۆ لە ساڵی 2014 یاسای بوجەی نییە. ئەم خەرجی و داهاتە کە لە سای بوجەیە نەبێت چ گرفتێک دروستەکە؟ تۆ ئەگەر لە پەڕ راپۆرت و شتەکانی خۆت گوێ بدەیتە هەمووی باسی خەرجی و داهاتەکە بۆیە بوجە پێڵێن شادەماری وڵات. و ئەگەر بتەوێ هەڵسانگاندنێکی باش بۆ حکوومەتێکی کە ئەوەی پێڵێن حکوومەتی ڕەشید ئەو حکوومەتەی کە بتوانێت ئیدارەدانێکی جوان لە داهات و خەرجیەکانی خۆی بدا بۆ بتوانێت بەڵەنسێک لە نێوان ڕێ بگرێ بۆ ئەوەی بتوانانی کورتێنان نێەوە بچۆن بتوانێت چارەسەری بکە و بوجە بۆ هەم بۆ لایەنە پلاندانان و هەم بۆ لایەنی چاودێری بابەتێکی زۆر گرنگە لەبەرەوەی لە پلاندانانە تۆ هەموو سیاسەتی ئابووری و یاسایی و کۆمەڵایەتی هەموو ناو بوجە خۆی ئەگرێتەوە و لە هەمان کاتە بۆ چاودێریکردن بابەتێکی گرنگە بوجە بۆیە وەکو دووبارەیەکەمەوە ئەگەر بتەوێ هەڵسەنگاندنێکی باش حکوومەتی بکەیت لە ڕێی ئیدارەدانی بوجەوە ئەبێ هەڵسەنگاندنی بۆ. زۆر باشە. جا با ئێستا بگەڕێنەوە باسێکی عێراق بکەین. عێراق ئەم ساڵ لە دوای بوجەی 3 ساڵی 2026 بوجەی نابێت. سەرەتا باسێکی ئەومان بۆ بکە ئایا ئەو ئیبداعی کرا لە بوجە 3 ساڵێکەدا لایەنە باشی و خراپەکانی بۆ عێراق چی بوو لێکەوتەکانی چین و ئایا لە ساڵی 2026دا لەم هەموو دۆخە ئابووریە خراپەی بەرەوکی عێراقی گرتووە نەبوونی بوجە چ زەرەرێکی لێ دەدا؟ باش ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ یاسای بوجەیە کە 3 ساڵی کرا من خۆم وەکو کەسێکی زانستی بە هیچ شێوەی لەگەڵیان نیم بەڵام ئەو شتە مطلق نییە هەموو شتێکلانی باش و لایانی خراپی هەیە. ئەگەر باسی لایەنە باشەکانی بکەین بۆ حکوومەت هیچ نەبێ بۆ ماودایەکی
مامناوند کە بە عەربی پێڵێن خطة متوسط الأجل بەرچاوڕوونیەکی هەیە بۆ پرۆژانەی کە دیاری کراوە و سەقامگیریەکی دارایی هەیە بۆ ئەوەی پارە بۆ پرۆژانە دابنا کە بۆ ماوەی 30 ساڵ هیچ ڕانەگیرێ و ئیشەکانی وەکو خۆی جێبەجێ بکە. ئەوە لایەنێ باشەکانی بوو، بەڵام ئەگەبینەوان سەری لایەنە خراپەکانی بودجەی 30 ساڵی بە هیچ کاتێ نەرمونیانی نانوێنێ لەگەڵ گۆڕانکاریە ئابوووریەکان کە ڕوئەدا لە جیهانە. یعنی بۆ نمونە لە یاسای ژمارە 13 ساڵی 2020 کە هەر 30 ساڵی بودجەی پێ 23-24-25 بێ پەسەند کرا، دیاری کراوە بە ڕۆژانە 3 ملیۆن و بەرمیل هەناردە بکرێ بە نرخی $70 کەچی هەمومان ئەیبینین ئێستا عێراق توانای ئەوەی نییە ئەو ڕێژەیە جێبەجێ بکات و هەناردەی بکات و نرخی دۆلاریش هیچ کات سەقامگیر نەبووە. بۆیە ئەوە لایەنی باشترین و لایەنە خراپەکانیەتی، بەڵام لە هەموو کات وەکو ئەڵێن لە نێوان خراپ و خراپتر حکوومەتی عێراق خراپەکەی هەڵبژارد لەبەر ئەوەی هەرچۆنێک بێ یاسای 30 ساڵی زۆر لەوە باشترە کە یاسای بودجەت نەبێ. سەبارەت بە ساڵی 2026 ئایا لە ڕۆشنایی بودجەدا کارەکانی ناکە حکوومەتی عێراق؟ ئەمە چ گرفتێکی بۆ دروست دەکات و چۆن ئامادەکاری بکرێ بۆ بودجەی 2027؟ کاک پشتیوان ئێمە وەکو باسمان کرد لە یاسای ژمارە 6 ئیدارەی دەوڵەت باسی ئەوە کە ئەگەر هاتوو بودجە تەواو نەبوو دەبێت چی تەنگەنە ساڵێکی تر بۆ مەبەستە دوو هۆکاریە، یەک هۆکارێکی هونەریە، یەک هۆکاری سیاسیە. هۆکارە سیاسیەکە ئەوەیە کە حکوومەتی عێراق پێک نەهێنا و حکوومەتێکی موقت یان بە کاربڕێکەر بۆی نییە بە پێی دەستور کە ئاماژەم پێکرد یاسای بودجە ڕەوانەی پەرلەمان بکە، بۆ ئەوەیە ناچار ئەبێ یەک لەسەر 12 پشت بە یاسای 2025 بوەسێ. بۆ مەبەست بە هۆکارەکەی چۆن ئیشوکاری خۆی بڕێەوە حکوومەتی بەغا بۆ ئێمە 3 جۆر بودجەمانێ، یەکێکیان بودجەی بەکاربەرە، یەکیان بودجەی بەرهێنانە و دانێکیش پێڵێن پەرەپێدانی پارێزگاکان. بۆ بودجەی بەکاربەر هیچ کاریگەریەکی نابێ یەک لەسەر 12 بەکارێنی لەبەر ئەوەی پەیوەندی بە موچەیە، بەڵام کاریگەرێکی لەسەر پرۆژە تازەکان ئەبێ کە حکوومەت ناتوانێت هیچ پرۆژێکی تازە ئەنجام بدە. باش، ئێستا وەرزی خۆ ئامادەکردنە وە کۆکردنەوەی داتای وەزارەت و فەرمانگەکانی حکوومەتە بۆ ئەوەی بودجەی ساڵی داهاتووی لەسەر بنیاد بنرێت. هەرێمی کوردستان چۆن خۆی ئامادە بکە بۆ بودجەی 2027 عێراق و عێراق خۆشی ئایا پێ دوایە توانای ئەوەی دەبێت لە ساڵی 2027 دا بودجێ هەبێ؟ بۆ ئەمە بەستە جارێ ئەبێ باسی هەرێمی کوردستان خۆمان بکەین لەبەرێ ئێمە عێراق کوردستانمان لامونیترە تا بەغا لێرەوە دەبێ بە زووترین کات حکوومەت پێک بهێنرێت لەبەرەوەی وەکووتمان پرۆژە یاسای بودجە لە حکوومەتەوە دەستی پێەکە و پەرلەمانیش پێک بێن دەستکارا بکرێتەوە بۆ ئەوەی پەسەندی بکە، چون ئەگە ئەم دوو هەنگاوە نەنرێت بەڕاستی ئێمە ناتوانین هیچ هەنگاوێک بدەین و لەگەڵ عێراقە بڕۆینە گفتوگۆ کە کاتێک ئێمە نە پرۆژە یاسامان نەبێ و نە یاسامان نەبێ. بۆیە دەبێ ئەو دوو شتە لە هەنگاوی بۆ بنێت و بەجددی ئیشی لەسەر بکرێت. وڵات دکتۆر سەبارەت بە حکوومەتی عێراقیش وەکو دکتۆر با ئەو شتە جەختی لەسەر بکەینەوە، واتە هەرێمی کوردستان ئەگەر یاسایەکی بودجەی خۆی هەبێت کارتێکی بەهێزە بەدەستیەوە بۆ مامەڵەکردن لە ناو یاسای بودجێ عێراقدا؟ بەدڵنیایەوە لەبەرەوە ئێمە شتێکمانەیە پێڵێن لە پرینسیپەکانی بودجە پێڵێن وحدەت الموازنە، یعنی موازنەی هەرێم دەبێتە بەشێکی لە موازنەی عێراق، چون بەڕاستی ئەو مامەڵەیە ئێستا ڕوئەدا لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان هیچ شێوازێکی هیچ مۆدلێکی لە عالم نییە، ئەوە پێ ناڵێن بودجە، یعنی مجرد موچە ناردنیەکە و هیچی تریتا نییە. باش، باسی عێراق دویست بکەی قەتعم کردی دکتۆر. بەڵێ عێراقیش وەکو یاسای بودجە وەکو یاسای ژمارە 6 دارایی ئاماژەی پێکردووە دەبێت لە مانگی حوتەوە دامودەزگاکان دەست بکەن بە کۆکردنەوەی داتا و پلانی خۆیان داڕێژن بۆ ساڵی داهاتوو، لەبەر ئەوەی ئەو جۆرە موازنەی لە عێراق کرێ موازنەیەکی تەقلیدی کۆنە پێڵێ موازنەی بنووت پشت بە چیە بەسێ بە خەرجی 6 مانگی ئەم ساڵ
لەگەڵ ساڵی ڕابردوو بۆ ئەوەی پلاندا بنرێ بۆ ساڵی داهاتوو. ئەم گفتوگۆیانە ئەبێ بەردەوام بێ وەزارەتەکان لەگەڵ وەزارەتی دارایی تا مانگی نۆ. لە مانگی نۆ ئەبێ ڕەوانەی ئەنجومەنی وەزیران بکرێ لە بەشی ئابووری و ئەنجومەنی وەزیران ئەو گفتوگۆیە دەستی پێ بکە و بەپێی دستور و بەپێی قانونی ئیدارەی دەوڵەت دەبێ 15دا ڕەوانەی پەرلەمان بکرێ بۆ ئەوەی 2 مانگ لە بەردەمی پەرلەمان بێ بۆ ئەوەی ئیشوکاری خۆی لەسەر بکە و ڕاوپێشنیاری خۆی لەسەردا و پەسەندی بکە بۆ ئەوەی عێراق بتوانێت لەم هەموو قەیرانەدەن دەبێ واقعیانە سەیری ئەو بوجە بکە و هەر خۆم ئەمڕۆ من پەیوەندیم کرد کە حکوومەتی بەغدا تعمیمێکی کردووە جارێ پرۆژێ کردو سەر بوجەی وەبەرهێنان داوای کردو لە دام و دەستگاکان ئەو پرۆژانەی کە پێشتر ئیشی تیاکراوە تا چەند جێبەجێ کراوە و چەندی ماوە چەند قەرزارن و هەتا دوایی و دەبێ واقعیانە سەیری بکە پشت بە تەواوی داهاتی نەوت نەبەسێ وەکو جەناب ئاماژات پێ کرد 190 بوجەی عێراق پشت بە داهاتی نەوتە سێ ئەبێ پشت بە داهاتی غێنەوتیش ببەسێ وەکو زانیاریەکیش حکوومەتی عێراق و زەیدی کە دوێنێ لە ئەمریکاش باسی وەکوتی من پسپۆرێکی داراییم شارەزایەکم لە دارایی هەیە وتی ئەزانم چۆن مامەڵاکەم وەکو زانیارێکیش ئێوێ لە بوجەی بنوودەوە باز بدات بڕات بە بوجەی بەرنامە کە پێزن موازنەی بەرنامج هەرچەند ئێمە دوای موازنەی بەرنامج موازنەی ئەدا ئیشمانەی موازنەی ئەدا ئیشمان هەیە کە لەو مهمترە موازنەی نەتایج ئیشمانەیە بەڵام ئەمە موازنەی بەرنامە قۆناغێکی گرنگە بە پێی بەرنامەکان ئیشەکە ئەوێ جەخت لەسەر سێکتەری کارەوا بکات لەبەرەوەی هەم دڵی هاوڵاتیان ڕازی بکە هەم بتوانێت بکاتە سەرجاتی نانەوتی بۆ حکومەت. بە کورتی ئەم وەڵامیانم بەرەوە ئایا تۆ گەشتبینی بەوەی کە ئەم پلانەی باسی کردووە باسی ئەو زانیاریەت کرد هەتاوکو کۆتایی ساڵ بودجەی 2027 بودجەی بەرنامەکان پەسەند کرێت لایەن پەرلەمانی عێراقەوە؟ بەڵێ ئەگەر بتوانێت چونکە لە کاتی خۆی سەردەست پێکرا دوانە کەوتووە وەکو خۆی و ئەگەر بتوانن پلان و بەرنامەی خۆیان جێبەجێ بکەن و ڕەوانەی بکەن و هەر کاتی لە کاتی خۆی دیواری بکە ئەوە ئەتوانێت پەسەند بکرێ نەوەک ئەمیش بێتە کێشەیەک بڕواتە ساڵێکی تر هەم دیسان بێتە یەک لەسەر 12 بوجەی ساڵی پار ئەوە بۆ خۆی ئەوێتە کێشەیە زۆر پێدان بەڵام لێرەوە من یەک شتی گرنگم هەیە کاکە پشتیوان هازەکەم بێڵێم دەبێ بۆ ئەوەی تووشی قەیران نەبی مهمترین شتەوەیە تۆ دژایەتی گەندەڵی بکەیت و وەکو ئەیبینین و لە ئەزمموی وڵاتان شت وەربگری چونکە بەڕاستی گەندەڵی سەرەتای سەرەکی هەموو کێشەکانی بوجەیە و کێشە ئەگەر بتوانم بە کورتی پێت بڵێم کێشەی بوونی پارە نییە بەڵام کێشەی ئیدارەدانی پارەکە هەیە و لە هەمان کاتە کێشەی قەیران نییە بەڵام کێشەی ئەوە هەیە چۆنێتی خۆت ئامادە بکەی بۆ بەرامبرەیە و قەیرانان. جوانە ئامۆژگاریەکی جوانە حتمەن دەبێت حکوومەتەکان کار بۆ ئامۆژگاریە بکەن بە دەرفەتی ئەزانم بە کورتی پرسیارێک لێ بکەم لەسەر پرسێک بە گوێرەی پسپۆڕەکەی تۆ ئەمە دەرفەتە منە و پرسیارە بکەم لە مانگی شەشە دارایی عێراق وەزیری دارایی عێراق بە گشتاندنێک داوای دەستپێکردنەوەی سەرموچە و پلەبەرزکردنەوە و شایستەکانی موچەخۆران دەست پێ بکاتەوە داوای ئەمەی کرد. ئایا ئەمە هەرێمی کوردستان دەستی پێ دەکا ئیش بەو ڕێنماییە بکە یا گرفتێکەیە کە ئیشی پێ نەکرێت لە هەرێمی کوردستان؟ پرسیارێکی گرنگە و کابراوتی هەنووکەیە و گرنگە بۆ هەموو فەرمانبەران وەکو ئێمە زانینەوە خودی خۆمان وەکو هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە پلەبەرزکردنەوە وەستاوە بەڵام سەرموچە هەبووە بەڵام لە حکومەتی ناوەندە ساڵی 2025 مای 12 بە دیاریکراوە هەموو شتێکی ڕاگرت ئێستا لە ساڵی 2026 بەڕێز زەیدی لە مانگی شەش بە نووسراوی 222 وابزانم بڕیاری داوە دەست بکرێتەوە وەراتم بەڵام ئەمە کێشەیەک هەیە لە جێبەجێکردنی چونکە دەڵێ دەبێت پشت بە یاسای ژمارە 22 ساڵی 2010 دبەسی ئەوش چەند مەرجێکی تایە بۆ پلەبەرزکردنەوە یەکی لەوانێت تەرخانی دارایی هەبێ دوو پلەی وەزیفی هەبێ سێ ئەبێ دەورە ببینی چوار ئەبێ مەسئولی مباشرەت دوازدە دوانە ئاخیرەکەی بێرە بچینە سەر دوانە یەکەمینەکەی کە بێ پلان ئەبێ ئەگەر هاتوو ئەو شتامانە جێبەجێ کرد لە یەک لەسەر 12 تێپەڕ نەبین و پلەبەرزکردنەوە پێویستی بە دەرەجەی وەزیفیە یعنی بۆ نمونەگە تۆ ژمێریاری پلەبەرزبووەوە تێ ژمێراری پێشکەوتوو ئەگەر ژمێراری پێشکەوتی پلەبەرزبووەوە بێتە یاریدەدی بەڕێوەری ژمێراری ئەبێ ئەو پلە وەزیفیانە هەبێ ئەگەر ئەو پلەوانە وەزیفیانە بێ ئەتوانی بیکەی هەرچەند ئستثنایەک کراوە و پیان وتراوە ئەتوانن استحداث بکەن بۆوانە
بەڵام هەمووان نەزانین هەموو کارەساتەکانی بوجە و کە ڕوویدا هەمووی لە ئەو سیستانە ڕوویدا تەسەور ناکەم کەس جورئەت بکا لەم وەزعە خۆی بدا لەو استیسنانە بەڵام لە هەمان کاتە ئەتوانی سوود لەوانە وەربگری ئەوانەی کە خانەنشینە بن ئەوانەی کە وەفاتەکەن یا ئەستەقالە دەکەن پلەی وەزیفەکانەوەی ئەتوانی تۆ پلەبەرزی پێ ئەنجام بدەیت بەڵام بۆ 2027 حتمما ئەبێ ئەوانە هەمووی ڕەچاو بکرێ بە تایبەت بۆ ئێمە چونکە ماوەیەکی زۆر درێژە ئەو شتە نەکراوە ئێستا ڕەنگە تۆ پرسیار بکەی بڵێ ئەگەر توانێ ئەوەنێ جێبەجێ بکرێ حکومت بۆچی ئەو بڕیارەیداوە من خۆم و پرسیارەکەم و جوابیشی ئەدەمەوە ئەوە وەک وتم پێت وەک نیازپاکیەکە بە فەرمانبەر ئەڵێ تۆ مافت زامن کراوە و ئێستا هەر چۆنێک پێ بتوانین لە ساڵی 2026 بە جزئی جێبەجێ بکەین و بۆ 2007 ئیشی لەسەرەکرێت و جێبەجێکرێ بەڵام وەکو خۆم زۆر گەشتبین نیم لە ساڵی 2026 جێبەجێ بکرێت بە هۆی نەبوونی بوجە ئەو ئیشیەکێ لە گرنگەکانی بوجە بۆ دەرەخات کە تۆ پلەی وەزیفیت نەبێ ناتوانانی نە تەرفیع بکەی نە دامەزراندن بکەیت. بەڕێز دکتۆر دڵشاد دەڵوەندی مامۆستای زانکۆ پسپۆڕی دارایی ماندوومان کردی زۆر سوپاس.